لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك والحقنا بالصالحين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. اللهم اجعلنا للمتقين إماما. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە لە بەرنامەی پێشوو کە لە بەرنامەی خاصەتە بەتایبەتی 34 و 35 و 36 باسی پلان دانانمان کرد. کەتمان پێویستە کەسێک دەوێت ببێتە پێشە پێویستە پلانی هەبێ. یەکەم خاڵ کە باسمان کرد پلاندانان بۆ دیاریکردنی بوار کە ئەو بوارەی کە کەسی پێشەنگ دەیەوێت تێدا کار بکە پێویستە بوارەکەی خۆی تێدا دیاری بکە. بوار دیاریکردنیش گوتمان لەسەر چەند خاڵێک ڕاوە دەستی گوتمان ماسی 5 خاڵ دەکەین بۆ ئەوەی بتوانانی تۆ بوارەکەی خۆت دیاری بکەی بە شێوەیەکی بە شێوەیەکی ڕێک بۆی تێدا هەڵە نەکەی کە باسی 4 خاڵمان کردیا. خاڵ یەکەم گوتمان خوڵیا و ئارەزوو خۆشەویستی هەبی بۆ بوارەکەی خۆی، ئەوە یەکەمیان. دووەمیان کە باسمان کرد کە توانای هەبی، مەبەستم توانای ئەو توانایەکی غێر مکتەسەبە کە توانایەکی عەقلی هزریە یان توانایەکی جەستەیە یان توانایەکە لە پەنجەکەی ڕەنجینە بە شێوەیەک لە شێوەکان دەتوانی خەتێکی جوانی هەیە. هەروەها خاڵی سێم گوتمان پێویستە دەعم و پاڵپشتی هەبێ. ئەم بوارە هەڵبژێرە دەعم و پاڵپشتی هەیە. اینجا دەعم و پاڵپشتیەکەمان باس کرد کە لە خودی خۆت دەعم و پاڵپشتی هەیە، هەروەها یان لە ماڵەوە دەعمت دەکەن یان لە کۆمەڵگایەکە دەعمت دەکە یان سیستەمی ئەو دەوڵەتە دەعمت دەکە، وەکو نمونەمان هینەوە کە دەوڵەتانی تر کە بەڕاستی لەو بوارە زۆر سەرمەشقن کە یارمەتی گەنجەکانی خۆیان دەدەن و هەروە یارمەتی ئەو کەساندن بتوان بسن داهێنان بکەن. وەکو دەبینین ئەمریکا هەر کەسێک ئەگەر بێت و هزری هەبی حەز و ئارەزوو توانای هەبی لە بوارێک ڕاستە خودێ پاڵپشتی دەکا. ئەو پاڵپشتێ دەتۆ هۆی ئەو کەسە دەتوانی ئیبداع بکە. دەبینین بۆی دەبینین کە داهێنانەکان کە دەبینین زانایەکان و هەروەها مبدعەکان ڕوو لە وڵاتە دەکەن. هەروە چارەم خاڵ کە باسمان کرد کە پێویستە ئەو کارەی ئەو بوارەی تۆ دیاری دەکەی کە بوارێکی دەرفەتی پێشەنگبوونی تێدابی، هەروە یان ئەگەر بێت و کارەکەی دێ دەرفەتی کارکردنی تێدابی. هەروە باسمان کرد کە دەرفەتی کارکردن و یان دەرفەتی پێشەنگبوون ئەگەر بێت و تۆ دەتەوێت بگە پێشەنگ لەم بوارەدا دەبی دەرفەتی داهێنان و ئیبداعی تێدا هەبی، دەرفەتێک بی کە خەڵکدا لەم تۆ شتێکی جیاواز بینی لە خەڵکەکانی تر، تۆ شتێک بینی کە دەرفەتی پێشەنگبوونت هەبی، نەک تەنها تۆ کارەکە بکەی و کارەکە دەرفەتی کارکردن بەڵکو دەرفەتی کارکردن دەرفەتی داهێنان و دەرفەتی ئیبداع تێدا هەبی. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا کە بەرنامەی 37 کە کۆتا دەینین بە پلان کە پلان لە بواری بۆ دیاریکردنی بوار پلان بەخۆ 5 خاڵە تاکو ئێستا کە باسی یەک خاڵمان کردە کە پلانمان هەبی بۆ دیاریکردنی بوار، ئەوش باسی 4 خاڵمان کردە. پێنجەمین خاڵ کە کۆتا خاڵە لە چۆنیەتی دیاریکردنی بوار، لە چۆنیەتی دیاریکردنی بوار یان پلانمان بۆ بوار هەبی کە تا پێنجەمی خاڵە پێویستە لێهاتوو بین لەو بوارەی کە ئێمە دەمان هەوێت تێدا پێشەنگ بین یان تێدا کار دەکەین. دیارە جیاوازیەک هەیە لە بینی توانە و لێهاتووی. توانە ئەو هێزەیە کە پێت بەخشراوە. توانایەکی چییە؟ توانایەکی خۆڕسکە، جستەیەکی ڕێک و پێک و توانایەک تێ بەرزی جسمت بەرزەوە هەروە عەزەڵاتەکانی یا مەسوولەکانت توانای هەیە یان لە خێراییەکی تەواوت هەیە کە لە پاشوەی کە کەسێک دەمێت تۆ بەکەل ئەمشتە دەی یان باڵایەکی بەرزێ بۆ ئەمشتە دەی یان کەسەکە دەبێت دەسوخەتێکی خۆشەیە بۆ ئەمشتە دەی یان کەسێک دەبینین کە توانای لەبەرکردنی زۆر بەهێز ئەوە توانایە. ئەی لێهاتووی چێکە کاتێک دەڵێن کە پێویستە ئەم کەسە لێهاتووی هەبی لەم وارە، لێهاتووی بریتە لەوەی کە ئینسان بۆ خۆی بەدەستدێنی کە هەوڵ دەدا لەم لێهاتووی هەبی لەو بوارە. ڕاستە توانای هەیە، بەڵام ئەگەر بێت و ئەو توانایە تەمرینی نەکرد و هەروە تەدریبی نەکرد لێهاتووی لەوە دروست نابێت. لێهاتوویەکە لەو کاتە بە دیار دەکەوێت کە ئەو توانایی بەکارێنە توانایەکەشی بە شێوەیەکی ڕێک و پێکەینە. بۆیە لێهاتووی لە سەرنجامی ئەزمون دروست دەبی کەواتە تۆ لەم بوارە لێهاتووی. بۆی دوو شتمان هەیە، کەسێکی لێهاتوویمان نییە کە کەسێکە لە کەسێکی لێهاتوو نییە لەم بوارەدا
کەسێکمان هەیە کەسێکی لێ هاتووە بەخۆی لێ هاتووی دەبی لە منداڵیەوە بۆ ئینسان دروست بکەیت کە لێ هاتووبی لەوەی کە کەسێک بی کە دەتوانیوی لێ بکەیت کە جورئەتی قسەکردنی هەبی جورئەتی ڕەخنەگرنی هەبی جورئەتی ئەوەی هەوی دەست لە شت بدا و شت چاو بکات و شت ئەمە کەواتە کەسەکە لێ هاتوویت لە بۆ دروست کرد یان کەسەکە لێ هاتووی هەبی کە بینێری بۆ شتێک بێتەوە بۆ شتێک کارێکی بدێ دەستی ئەوامە لە منداڵی بۆ کەسەکە دروست دەکەی ئەگەر بێت و دروستمان نەکرد لەو بابەتە کە دەورێکی خراپمان هەبوو لێ هاتووی لەو کەسانەمان دروست نەکە کەسێک بوو کە کەسایەتیەکی لاوازمان دروستکە نەیتوانی دوو قسە بکە ئێمە کەسە چۆن دەتوانانی بیکەینی خەڵی بێ بیکەینی وتاری بدەینی کە کاتێک گەورە دەبی ناتوانانی وتە کەسێکی لێ هاتووی بۆی لێ هاتووی لە سەردەی منداڵی کە پێویستە ئەم لێ هاتووانە دەستەبەر بکەین بۆ مرۆڤەکان یان بۆ منداڵەکان تاکو منداڵی لێ هاتووی بۆی ناوی منداڵ کە بگرێتەوە کە توانایەکی هەیە توانای فضولیەکی هەیە فضولیەکی علمی هەیە فضولی قسەکردنی هەیە فضولی ئەوەی هەیە دەست لە شت بدا ئەم بابەتانە بەڕاستی دەبی بە شێوەیەک لەش ئاراستەکردنێکی جوان بکرێ ئاراستەیەکردنێکی جوان بکەن دیگە بێت و منداڵەکە کەب بکرێتەوە هەروەها وەی لێ بکەین بە هەموو شێوەیەک واز لەم تواناییە بێنێ کە توانایەکی کە پاشەوەی لێ هاتووە لەم بوارە لێ هاتووە لەم بوارە تۆ بێ ئەو لێ هاتووە و توانایی چیە لێ بستینی کەواتە بەڵام ئەگەر بێت و کەسێک تەمەنێکی گەورەی هەبوو لێ هاتوو نەبوو لە بوارێکدا ئایا دەتوانین برێ ئەو کەسە تەواو دەست لە خۆی بشوە هیچ پێ ناکرێ نەخێر بەڵام بەمەرزدا ئەو کەسە دەتوانی بەڕاستی لەم بوارەشدا لێ هاتووی هەبی لەم بوارەی لێدا دەبی ویستێکی ڕادەبەدەر لە بۆ خۆی دروست بکە ئیرادەیەکی بەهێزی هەبێت ئێڕەهادەیەکی توند و تۆڵی هەبێت و بۆ ئەم بوارەی کە دەیەوێت تێدا کار بکە هەروە پلانێکی تۆکمەش دابنێ بۆ ئەم کارە زۆر جاروەیە کتێبی مێژوو دەخوێن و کە دەبینی چەندە کەسێ لە تەمەنی گەورەی دەستی بەکارێک کردێت لە کارەکان بەڵام خوای پەروەردگار بەهرەیەکی دایتێ و توانیتی لەو بوارە لێ هاتووبی لەو ماوەیە کە گەنجێکم بینی گوتی لە تەمەنی گەورەی کە تەمەنی گەورەی بیستی دەستم بە تیلاوەی قورئان و ئەو بابەتانە کردو و تەجوید ئەو بابەتە بەڵام ئێستاکە الحەمدولله کە کاتی قورئان دەخوێنی و دەزانی هەر لە منداڵی و ئەو کەسە چییە خۆڵیای ئەو بابەتە بووە کەواتە ئەو کەسە ئارەزووی هەبووە بەڵام لێ هاتووی نەبووە بەڵام ئەم لێ هاتوویەی خۆی بۆ خۆی دروست کرد سەرنجامی سەرنجامی ئەوەی کە ئیرادەیەکی تەواوی هەبووە بۆ ئەم کارە ئەگەر بێت و کەسی گەورە ئیرادەیەکی تەواوی بۆ ئەم کار ڕاستەوخۆ دەتوانێت ئەم کارە بکە زۆر جاروەیە کەسێک دەبێت تەمەنی 70 ساڵە کە خوێندنەوارەیەکی سادەشی هەیە دەوێت دەرێ بڕیار دەدا قورئان هەموو لەبەر بکە لێ هاتووی ناتانی بخوێنتەوە خوێندنەوەکەی بە شڕوڕە بەڵام کاتێ بڕیاری دەدا و بڕیارێکی تۆکمە دەدا هەر بڕوایەکی تونند و تۆڵ دەر ئیرادەیەکی پۆلاینی هەیە ئیرادەیەکی ئاسنی و هەروە ئیرادەیەکی بەهێزی ئەم کەسە زۆر بە ئاسانی دەتوانانی قورئانەکە چیە لەبەر بکە بۆیە لێ هاتووی دەبێت لە منداڵی دروست بکێ بەڵام ئەگەر بێت و ئینسانیش لێ هاتووی بۆ دروست نەکردنا منداڵی ئەوە نابێ ڕاستەوخۆ دەست لە خۆ بشوە بەڵکو ئەو لە هاتووی دەتوانین دروست بکە بەڵام بەویستێکی سەد و تونند و تۆڵ دەست بەکارە بکە کەسی دووەمان هەیە ئەو کەسەیە کە لێ هاتووی هەیە کەسایەتیەکمان هەیە لێ هاتوویە هەندێک کەسمان هەیە یەک لێ هاتووی هەیە لە بوارێک لە بوارەکانی ژیان و لەو کاتەی هیچ کێشەی تێدانە خولیای هەیە و توانای هەیە و پاڵپشتی هەیە و لە پاشەوەی کە دەبینی چی تریشی هەیە بە هەمان شێوە لێ هاتووشی هەیە و دەرفەتیشی هەیە و لێ هاتووەکە وەی لێ دەکە ئەو کەسە هیچ تووشی سەر لێ شێوایی نابین چونکە لێ هاتووکەی دیارە تەنها لەم بوارەیە ئەم بوارە شتێدا کار دەکا و هیچ خۆی مشاوەش نەکەوە لە کارەکەی خۆی بەردەوام دەبی بەڵام هەندێک کەسمان هەیە لە چەند بوارێک لێ هاتوویان هەیە لە چەند کارێک لێ هاتوویان هەیە ئەو لێ هاتوویەش لەم بوارە جیازیان هەیە هەموو یەکسانە لەو کەسە لەو کاتە کەسەکە سەر لێ شێواوی توش دەبێت ئایا لە کام بوار لە بوارەکاندا ببتە پێشنگ لە کام بوارە لە بوارەکاندا ئیش بکە بۆیە پێویستە بەخۆی دابستەوە لەو کاتە سەرکەوتوو دەبی وا باشترە کە لە بەهێزتریان کار بکەن لە جیهانیان لە هەمویان بەهێزترە لێ هاتووی لە هەمووان هەیە بەڵام لێ هاتووەکانیش خۆی یەکسانی تێدانە جیهان لەم لێ هاتووانە لە هەمویان بەهێزترە چونکە ئەگەر بێت و لێ هاتوو لە یەکێکیان بەرزتر بوو ئەو توانای ئیداهێنان و پێشەنگبوونی تێدا هەیە ئەوەکانی تردا پێشگوێ بخوا پێشگوێ خستنەکە بە شێوەیەک لە شێوەکان دەبتە ئارەزوو بێ بتە هیوایەت یعنی لە پلەی بوار بێتە خوارە بتە هیوایەت چونکە هیوایەتمان هەیە کەسێکی هیوایەتی هەیە کە تۆپانی بکە بەڵام تێدا لە بوارە کار ناکات تەنها حەزی لێ و خولیایەکی هەیە کەسێکی هەیە حەز دەکا لە حەزەکان قسە بکە و وتار بدە بەڵام وەکو هیوایەتە نەبوویتە بوار لەو بوارەی چیە لەو بوارەی کار بکە
بۆیە تۆ دەبینی ئەگەر بێت و لە چەند بوارێک لێ هاتووی تەواوت هەبوو پێویستە لەو بوارە زیاتر تەرکیز بکەی کە هێزەکە چیە لە هەمووی چیە زیاترە یان ئەوەکەی خۆشەویستە کە لە هەمویان ئارەزوو زیاترە کە ئارەزوو لە بۆ تو توانایی تێ و هەرو ئارەزووی لە بۆ ئەو بابەت هەیە لەو کاتە لە بوارەی کار بکە بۆیە بوار پێویستە 150 کاتەکەی خۆتی بدێ ئەو بوارانەی کە تۆ ئەو بوارەی کە تۆ تێدا کار دەکەی تۆ تێدا پێشەنگ بووی ینی کاتەکانی خۆت ئەگەر بێت و دابش بکەی 150 بۆ ئەم بوارەیە 150یەکەیدی بۆ کارەکانی تریە بۆ کارەکانی ترە هەروەها یەک لەوانە کە هیوایەت و ئارەزوەکانی خۆت 110 بیان دێ کە پشتگویان ناخی چونکە گوتمان کەسی پێشەنگ دەبی کەسێک بی ڕۆشنبیری گشتی هەبی کە کەسێک بی ڕۆشنبیری گشتی بکات کەواتە تۆ دەبی هیوایەت و ئارەزووی لە بواری دیشدا شارەزاییت هەبی بەڵام لەو بواری دەتەوێت تێدا پێشەنگ بی لەو بواری دەتەوێت تێدا کار بکەیت دەبی کاتەکەی خۆت 150 زیاتریشی چیە زیاتریشی بدێ بۆیە لێک بوار پێویستە تەواو ڕوو بچی لە یەک بوار تێدا ڕۆبسی تاکو بیە پێشەنگ بوو چونکە ئێستا کە بەڕاستی سەردەمی تایبەتمەندیە ناکرێت کەسێک لە هەموو بوارەکان بۆ ئەو کەسانەی کە لە چەند بوارێک پسپۆڕم بۆ نمونە لە وتاردا قسەی دەکەن هەندێک کۆمەڵە کەسێکمان هەیە وتار بێژن هەروە کاتێک دێ باسی هەندی بابەتی زانستی دەکەن قسەی لێ دەکەن بابەتی کۆمەڵایەتی لێ دەکەن قسەی لێ دەکەن بابەتی قورئانی دێ قسەی لێ دەکەن هەروە بابەتی جوگرافی دێ قسەی لێ دەکەن بابەتی مێژووی دێ قسەی لێ دەکەن ئەم هەموو بوارانە بوویتە هۆی ئەوەی ئینسانە سەری لە خۆ شێواندا تەنها وەرە تەرکیز بکە لەسەر یەک بوار یەک بوار ئەگەر بێت و تۆ لە بواری بابەتێک لە بابەتی قورئانیدا ئێستاکە ناو بانگە دەرچووە پێویست ناکە بێ بابەتی کۆمەڵایەتی بابەسکە یان بابەتی فقهی باسکە یان کاتێک تۆ لە بابەتی فقهی کە ناسراوی فقهیەکەش لە بابەتی بازرگانی پێویست ناکە بوارەکەی خۆت تێدا بگۆڕن چونکە خەڵک لەو بوارە کە تۆ بە پێشەنگ دەزانن بۆیە ڕووچوون لە بوارێک لە بوارەکان کافیە بۆ ئەوەی بێ پێشەنگ چونکە ئەم سەردەمی تەخەسوسە ناکرێت تۆ لە هەموو بوارێک کار بکەی ئەگەر بێت و لە هەموو بوارەکان کار کرد بەڕاستی بە هیچ شێوەیەک نابێ پێشەنگ بەڵکو سەرت لێ دەشێوێت نازانی لە کام بوار تۆ لێ هاتووی لە کام بوار ببێ پێشەنگ کاتێک تەواو دەبی تۆ کارێکی زۆرت کردەوە بەڵام هیچیشت نەکردووە بۆ ئەوەی تێ بمێنێتەوە خەڵک ئیسفادەی لێ بکەن بەڵام ئەگەر بێت و تەرکیز و هەروەها کاتەکەت هەموو دام یەک بوار ئەو لەو کاتێک تۆ ئیبداع دەکەی داهێنان دەکەی وەکو کەسێک ئەگەر بێت و تەماشا بکەی لەم سەردەمە تەنها لە بواری تەفسیردا کار بکە باشە یان لە بواری فەرموودە کار بکە یان لە بواری ئیعجازی علمی کار بکە دەبینەوە کەسە ناسراوە ڕاستەخۆ دەبتە پێشەنگ بەڵام ئەگەر بێت هەم بوارە هەنێ پێڕاناگەین چونکە شتەکان بەردەوام شتەکانی ئێستا کە نوێە بۆیە خاڵێک تر کە مەرز نییە لە چ کۆلێژێکت تەواو کرد لەم بوارە کار بکەین یعنی ئەو مەرز نییە لە چ کۆلێژێک تەواو کرد کە لەو بوارە ئیش بکەین جوانترین نمونە کە تارق سوێدانمان هەیە لە پاشەوەی کە هەندەسەی نەوت تەواو دەکە ماژستێر و دکتۆرای تەواو دەکە لە پاشەوەی ڕاستەوخۆ خوڵیا و ئارەزوو ئەو شتانەی نامینە ڕاستەخۆ ئاراستەکەی خۆی دەگۆڕێ لە بۆ ئاراستەیەکی بەڕێوەبردننی کارژێڕی بۆیە کاتێک لێ دەپرسن ئەوەندە ساڵە بە کەلۆریۆست خوێندیە 4 ساڵ ماجستێرت خوێندیە گەر بێت وەکو ئێمە بی 2 ساڵ ئەوە دکتۆرات خوێندیە 4 ساڵ ئەوە 10 ساڵ لە پاشەوەی لەوانەیە چەند ساڵێکیش کە ئەگەر بێت و دکتۆرایەکەش لەوانەیە 10 ساڵیش زیاتر بکەوات تۆ چەند ساڵێک تێدا کارت کردووە لە چەند شوێنێکدا شەریکت بەڕێوە بردووە ئایا واز لەو واردەینی بۆیە قسەیەکی جوانی هەیە دەرێ هەندێک لە ژیانم بە هەڵە ڕۆیشتووە هەندێک لە ژیانم بە هەڵە ڕۆیشتووە ناکرێت بەردەوام لەم هەڵەیە بۆ ئەگەر بێت و ژیانت دەبینی لە شتێکدا بە هەڵە ڕۆیشتیە ناکرێت بەردەوام بووم لەو هەڵەیە بۆی ڕاستەوە خۆ تەخەسوسەکەی خۆی دەگۆڕێ لە تەخەسوسێکی هەندەسەی نەوت دەیکاتە مەسەلەی کارژێر و مەسەلەیەکی کە لە بابەتەکاندا مەسەلەیەکی کارژێر و هەڕێوەبەرێوەبردن کە لەو بابەتە بەڕاستی سەرمەشقە بەڵام لە بابەتی ئاینی بەڕاستی قسەی لێوە ناگیرێت چونکە تەخەسوسێکی شەریعی ئیسلامیە بەڵام لە بابەتی کارژێری و بەڕێوەبردن ئەو لەو بابەتەی کە قسەی لێوە دەجێنێت بۆیە ئەو 5 بنەمایە ئەو 5 خاڵەی دەبتەوە هۆی دیاریکردن ئەو بەرنامانەی کە کردمان بەرنامەی 34 و 35 و 36 و هەروە 37 کە باسی 5 خاڵی سەرەکیمان کردیان کە دەبتە هۆی ئەوەی مرۆڤ بتوانی ئەو وارە دیاری بکات کە تێیدا کار دەکات یا ئەو وارە دیاری بکات کە بۆ ئەوی بکتە پێشەنگ لە وارەدا یەکەمیان ئارەزووی هەبی باسمان کرد کە خۆڵیا و ئارەزووی هەبی بۆ ئەم وارەدا دووەم گوتمان توانای عەقلی ئەگە پێویستی حزری هەبی یان توانای جەستەیی
ئەگەر بێت و پێویستی بەتوانێت جستەی هەبی لە پاشەوەی خاڵی سێم کە پاڵپشتی لە ناو دەرەوەی هەبی کە ئەو خاڵێک کە خاڵێکی بەهێزە کە دەعم هەبی کە دەعمەکە لە ڕووی مادی و هەروەها لە ڕووی معنەوی کە پاڵپشتی بکرێ ئەو کەسە لە پاشەوەی کە لە بوارە کار دەکات کە مژدەی ئەوەی بدرێتە یان وعدی ئەوەی پەیمان بەڵێنی ئەوەی بدرێت کە لەو بوارە دەتوانانی ئیش بکە هەروە چوارەمیان کە دەرفەت هەبی لەم بوارەدا یان لەم بوارە بتە پێشنگ کە پێنجەمیشیان لێ هاتووی هەبێ لەو بوارەدا ئینجام کەسە ئەگەر بێت و ئەم پێنج خاڵی تێدا بوو ئارەزووی هەبوو هەروە توانایی هەبوو هەروە پاڵپشتی هەبوو هەروەها دەرفەتیژی هەبوو هەروە لێ هاتووشی هەبوو ئەم کەسە لەم بوارەی کە دیاری کردووە کارکردنێکی چاک دەکا و سەرکەوتوو دەبێتە کەسێکی پێشنگ. ئینشاءالله لە بەرنامەی داهاتوودا باسی چۆنیەتی دیاریکردنی ئامانج و پرۆژەکان دەکەین کە بە هەمان شێوە ئایا پلان باسی پلان دەکەین کە پلانمان لە بۆ دیاریکردنی بوار کە پێنج خاڵ بوو لە پاشەوەی پلانمان هەبی بۆ دانانی ئامانج و پرۆژەکانمان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.